بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ ئێمە مەراسیمی ڕۆژی بەخشینە و هەروەها لەم ڕۆژای ئێمە دووبارە پەیام بۆ نەوەی پێشومان دووبارەکەینەوە کە ئێمەش لەسەر ڕێبازەکەی ئەوان بەردەوامە بین و ئەو کلتورە و ئەو مەراسیمە جوانەیە کە ئەوان بناغەکەیان دامەزران ئێمەش لێرەوە پەرەی پێین و ئەم ڕۆژە جوانترەکەین و ئێوەش بەخێر بن. ئاینەکانی تر و خەڵکی شوێنی تریش بەشدارن ئەمە چۆن تێکەڵاوی دروستەکە لەگەڵ ئێوە؟ یەکێک لە هەرە جوانەکانی ئەم مەراسیمە لەوەیە کە لە زۆربەی کولتورەکان و لە زۆربەی ئەتوانم بڵم وڵاتەکان و ناوچەکانیشەوە بەشداریکی باش کراوە کە ئەمە خۆی بۆ خۆی جێگەی خۆشحاڵی کە توانیوانە ئێمە لە گوندەکەمانە بە خێراتنی ئەو هەموو جۆر جیاواز بکەین. پەیوەندیتان هەیە لەگەڵ کاکەیەکانی کەرکووک و ناوچەکانی دیکە؟ بەدڵنیاییەوە پەیوەندێکی باشمان هەیە بە هەم بە حکمی ئەوەی کە ئاینەکەمان یەکە و هەم پەیوەندێکی ئاینی باشمان هەیە و تێکەڵاوێکی زۆریشمان هەیە. ئێمە وەکو خەڵکی گوندی هاوار ئەمڕۆ ڕۆژی مەراسیمی بەخشی نەکرێت کە بەخشینێکەکە لە سیفەتەکانی خەڵکی گوندی هاوار بۆ ئەوەی ئەو کەسانەی کەیەن میوانە بەڕێزەکان نمەکمان بکەن و بەشداریمان لەگەڵ بکەن بۆ خواردنە جۆرە و جۆرانەی کە هێناومانە ئێمەش پێشکەشیانەکەین و بۆ ئەوەی تێکەڵاوەتی و ینی تێکەڵاوەتی دروست بێ لەناو خەڵکەکەیە. بەچی بەشداریتان کردووە؟ ئێمە چەند شتێکمان یافراخ و کلیچە و ناوسازی و گوێز و دۆ ئەو شتانەمان هێناوە. ئەمە ساڵێ بەشداریەکەن؟ بەڵێ. هەر خۆتان خەڵکی هاوارن و لە هەڵەبجەدان؟ خەڵکی هاوارین و لە هەڵەبجەدانیش. مەراسیمە ئێمە خۆمان 5 ساڵە زیندومان کردوێتەوە کە لە گوندی هاوارە دەکرێت خۆی پێشتر کراوە لە ڕێگەی باوپا پیرانمانەوە و پەیامی مەراسیمەکەش ئەوەیە کە بەخشین کولتورمانە بە بەخشین کەم ناکرێت ئەو ساڵێکە هەمانە بەخشینەکەین بۆ خۆمان. ئەو بەرهەمانەی پێشکەشەکرێن ئەبەخشرێن لێرە و زۆرتر بەرهەمەکان چین؟ بەڵێ ئەو شتە ئەو خواردانەی کە ئەهێنن لە خۆمانەوە ئەی بەخشین هەموو خەڵک هەریەک شتێک هەیە بریانی هێنێ هەیە یاپراخ هێنێ بە ماس هێنێ خۆی پێشتر ماس بووە